دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕادەگەێنێ سیمینارێکی تایبەت ڕێک دەخات لە ژێر ناونیشانی چیرۆکی کوردبوون لە نێوان بێدەوڵەتی و کاریگەری نێودەوڵەتی دیبلۆماسی کللتوری وەک ڕێگە چارە. ئەم سیمینارە کە بڕیارە ئەمڕۆ لە ئۆفیسی سەرکی دامەزراوی ڤیژن لە سلێمانی بەڕێوە بچێت تیشک دەخاتە سەر پرسیارەکانی دەوڵەتبوون و چۆنیەتی بەهێزکردنی کاریگەری نێودەوڵەتی لە ڕێگەی دیبلۆماتی کللتوریەوە بە تایبەتی لە چوارچێوەی دۆخی کورد لە ئێستا. ئەمان هەڵسوڕانەی دامەزراوەکە ئاشکرایان کردووە کە سیمینارەکە بە بەشداری ژمارەیەک لە پسپۆران و شارەزانی بواری سیاست و پەیوەندی نێودەوڵەتەکان بەڕێوە دەچێت بە مەبەستی تاوتوێکردنی ڕێگە چارەکان و دۆزینەوەی میکانیزمەکانی بەهێزکردنی پێگەی کورد لە سەر ئاستی جیهانی. جا لەم بارەیەوە لەگەڵ یەکێک گفتوگۆ دەکەم کە کاکسۆران نەقشبەندیە توێژەرە توێژنەوەی لەم بارەیە و کردو بە تایبەتی ئەمڕۆ یەکێک لە قسەکە لە سەرەکیەکان دەبێت لە دامەزراوی ڤیژن کە بە سوپاسەوە لە سلێمانی و لەگەڵ مە کاکسۆران بەیانیت باش زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ جەنابەت توێژینەوەیەکت هەیە لەبارەی ئەوەی کە باسم کرد بە تایبەتی کورد وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی و پێویستە کات چی بکات بە تایبەتیش ئەگەر ئاگات لێم بوو بێ لەگەڵ میوانەکەی پێشوم باسیەوەمان کرد کە نەورۆز هی کووردە بەڵام لە جیهانە لە نەتۆیەگرتوەکانیش بە جەژنێکی کوردی نەناسراوە. سەرەتا ڕێگەم بە سڵاو و ڕێز لە جەنابەت و لە بینەرانی ڕووداوی عزیزیش بکەم وەروەها بەش بە حاڵی خۆشم من فرسەتە بخۆزمەوە بۆی کە پیرۆزبایی ڕۆژی پیرۆزی نەورۆز لە هەموو کەسێک کە گوێی لێمانە و ئەمان بیستێوەمان بینێ بکەم. کاکەی وایجانەرەکو جەنابە ئاماژە پێکرد کە بابەتی ئەو نەتەوانەی کە بێدەوڵەتن بابەتێکی یعنی تۆزێک تایبەتمەندی زۆرە بۆ نەتەوەی کورد بە تایبەتی لەبەرەوەی کە ئەمە کەمتر دەسی بۆ براوە کەمتر ئیشی لەسەر کراوە ئێمە زیاتر لە ڕێگەی ئەگە کاری دیبلۆماسیشمان کرد بێ وەکو نەتەوەی کورد نەمان کردووە بەڵکو وەکو ئەو کارکتەرانە کردومانەکە بەشێکین لە یەکێ لە وڵاتەکانی دەوروبەرمان. ئەوەی ڕاستی بێ من هەم لە توێژینەوەکەیە هەم لەو پرۆژەیە کە ئەمڕۆ پێشکەشیانەکە پێشکەشی ئامادەبوانی یەکەم باس لەو ڕێکار و ئەگەرانەکەم کە ئێمە هێشتا دەستمان بۆ نەبردوون و کارمان لەسەر نەکردوون و ئەو درگایانەی کە لە ڕاستیە کراونەتەوە بۆ نەتەوەی کورد و ئێمە هێشتا پیایە نەڕۆشتوین بۆی کە تێکەڵ بە شانۆی نێودەوڵەتی ببین لە مەسەلەی پەیوەندی نێودەوڵەتیەکانە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە کاری لەسەر بکەینەوەیە کایە ئێمە لە چ ڕوێکەوە ئەتوانین ئەم کارە بکەین و چۆنچۆنی ئێمە ئەتوانین لەسەر بنەمای ئەو باگراوندە دەوڵەمەندەی کە تایبەتمەندیە کولتوریانە نەتەوەی کورد هەیەی کاری لەسەر بکرێت. بۆ ئەم کارە بۆ کارکردن بە تایبەتی لەم بارەیەوە باست یان توێژنەوەکت هەیە لەبارەی هێزی نەرم مانیفێستی نەرم. ئەمە چییە؟ کورد چۆن دەتوانێت لەم بەم ڕێگەیە کار بە؟ ئەمە چ ڕێگەیەکە؟ وەکو بەڕێستان و بیرانانیش ئەزانن کە هێزی نەرم با بڵێن تیۆرەی هێزی نەرم کە پرۆفیسۆر ژۆزێف نەی لە ساڵی هەفتاکانە سەرەتای هەفتاکانە دایەهێنێت بۆ ئەو نەتەوانەی کە بیانەوێت خۆیان بە دنیا و بە دەور و پشتیان بناسیێنن. اینجا وێنایەکت هەیە تۆ هەر وەکو براندی نەتەوەی دایمە براندێکە کە وەکو هەر دوکانێک هەر کۆمپانیایەک هەر شوێنێک پێویستی بەوە هەیە کە بناسرێت لە سەر ئاستی نێودەوڵەتیە. ئەم ناساندنە چەندێک جوانتر بێت چەندێک باشتر بێ وا ئەکات کە کاریگەری ئەو نەتەوەیە یاخود ئەو دەوڵەتە لە دەور و پشتی و لەسەر ستەیجی جیهانی کاراتر و باشتر ببێت. بۆیە ئێمە کە باسی هێزی نەرمەکەی لە ڕاستیە زۆر بەداخەوە ماڵێم هێشتا یعنی تۆزە درەنگ گەشتوێتە لای ئێمە هێشتا ئێمە بەکارمان نەهێناوە دەستمان بۆ نەبردووە ئەم چەکە گەورەی کە بەدەست نەتەوەکانەوەیە ئێمە تەنانەت فرسەتی ئەوەشمان نەبووە ئەم چەکە بەکاربێنین کە خۆی لەوەیە ئەبینێتەوە ئەم وێنایی کە بۆ نەتەوەکە دروسە بێ چ جۆرە وێنایەکە و ئایا ئەم بە شێوەیەکی گشتی پرۆسێسەکە ئەوەیە کە ئایا تۆ چۆن بەرامبەرەکەت ڕازی ئەەکەی قەنەعەتی پێێنی بە بیر و بۆچوون و داواکاری و پێشنیارەکانی تۆ بەبێ ئەوەی هەر و پیشەسازی ڕۆڵێکی هەیە لەم هێزی نەرم کللتور هوەر و پیشەسازی چ ڕۆڵێکی لە هێزی نەرما هەیە؟ بەڵێ خۆشببختانە ئێمە بە حکمیەوەی کە لە ناوچەی میزۆپۆتامیا نەتەوەی کورد جێنشین بۆ سەری هەڵاوە
ئەمە وای کردووە کە وەکو ئەزانی کە بە لانکەی شارستانیەتی سەرڕووی زەویش دا ئەمرێت و زۆربەی زۆری ئەو شتانەی کە چالاکی مرۆیین وەکو یاسا و وەکو زانست و وەکو کوشتتوکاڵ کە سەرەتاییترین شتیانە هەر لەم دەشتەی خۆمانە و لەم منتیقانەیە دروست بووە. یەکێکتر لەو شتانە مەسەرەن ئەوەیە کە ئێمە لە باگراوندێکی زۆر دەوڵەمەندی کولتوری لە بوارەکانی داهێنا پیشەسازی داهێنانە دەوڵەمەندیەکی زۆری هێنێتەوەی کورد ئاوڕێکی خێرابینەوە لە موزیکی دەور و پشتمان سیرەکەین هەم لە عێراق و هەم لە ئێران و هەم لە تورکیا و هەروەها لە سووریاش ئەو کارکتەرانی کە موزیکی ئەو وڵاتانیان بەدەسەوەی لە ڕاستیە هەر هەمووی سەربەرنەتەوەی کوردن. ئەمانە سەرمایە گوزاریان تیان نەکراوە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت لەگەڵ ئەو خەڵکە زۆر تایبەت و دەستە بژێرە و ئەکادیمیانەی کە ئامادا بن لێرە تەرحیەوە بکەین کە ئاخۆ ئێمە چه هەنگاوێک هەڵگرین بۆەوەی کە ئەو باگراوندی هێزی نەرم و بە هەموو ئەو باگراوندانەی کە ناوبانگی نەتەوەی خۆمان باشتر و باشتر بکەین. لە توێژینەوەکەت باسیەوەکەی کە پەراوەستخستنەیەکەیە لەم ڕوانگەیەوە لە چ ینی بۆچی پەراوەستخستن هەیە؟ هۆکاری پەراوەستخستنەکە چییە کە گرنگی نەدراوە بەم ڕێڕەوەی با بڵێن خۆناساندنی ئەکتۆرێکی نادەوڵەتی لە جیهان؟ کێشە ئەساسیەکە ئەوەیە کە ئێمە زیاتر دیپلۆماسی گشتی یان دیپلۆماسی سیاسیمان کردووە. ئەو کەسانەی کە سەرکردایەتی و پێشڕەوی بزوتنەوەی نەتەوەی کوردیان کردووە بەردەوام سیاسەتیان تەنها سیاسەتیان بەکارێناوە. ئەمە لە حاڵەتێکا کە ئێمە وەکو نەتەوە ڕەنگە سیاست زۆر نەتوانێت ئەو ئامانجانەمان بێنێتە دی بە حکمیەوەی کە بەداخەوە مەخابن هەتاوەکو ئەم دەحزەیە کە من و جەنابەت قساکەین ئێمە خاوەنی چوارچێوەیەکی دەوڵەتی نین بۆ ئەوی کە لە نێو شانۆی نێودەوڵەتیە خۆمان بپارێزین و نەتەوەکەمان بەرینە پێشەوە. بۆیە ئەم ناکارابوونەی کارکتەرە نادەوڵەتیەکان وای کردووە کە کارکتەرە دەوڵەتیە خود کارکتەرە سیاسیەکان زیاتر هەر خەریکی سیاست بن و پلانە کولتوریەکان و سیاسەتی کولتوری بەردەوام پشتگوێ بکرێ و بە ضرور نەزانرێ. لەگەڵ هەر سەرکردەیەکە یاخود هەر بەرپرسێکا قسە بکەی کە باسی کولتورەکەی ئەڵێ ڕەنگە یەکسەر وا دەست پێ بکا کە ئێستا کاتی نییە، یعنی ئێمەشتی زۆر چاکەکەواتە دەمێت دواپرسیارت لێ بکەم مەسای لە ئابوودیەکان و ڕێگەی پەرەپێدانی ئەم هێزت چۆنە؟ پرۆگرامێک هەیە دەتوانین چی بکەین؟ خۆشببختانە وەکو عەرزم کردی ئێمە بەو باگراوندە ئەستورەی کە هەمانە لە ڕێی کولتوریەوە زۆر بە باشی دەتوانین هەنگاو هەڵبێنین، بەڵام ئەمە بە تەنها کاری شوێنێک و کەسێک و دامەزراوەیەک و ڕاگەیاندنێک و وەزارەتێک نییە بەڕاستیەکەی، بەڵکو ئەمە کارێکی کۆلێکتیڤە، کارێکە کە هەمومان پێکەوە ئەتوانین بیکەین چۆنی بتوانین ئەم دەرگایانە بەسەر نەتەوەی کووردا بکەینەوە لە کاتێکا کە ئێمە هێشتا دەوڵەت نین، چۆن بتوانین بە نادەوڵەتی لە ناوکایە نێودەوڵەتیەکانە کار و چالاکی خۆمان بکەین. ئەمەش لە ڕێگەی گۆڕینەوەی ئاڵوگۆڕی کولتوریەوە ئەبێت، لە ڕێگەی دیپلۆماسی کولتوریەوە ئەبێت کە جەناب تەزانی کە وشەی دیپلۆماسی کولتوری بۆ هەموو ئەو دیپلۆماسیانە بەکارێت کە جگە لە دیپلۆماسی سیاسی هەن و لە ئارایان و کاریان پێکرێت لە دنیاە. لەوانش دیپلۆماسی خەڵک ئەو کارکتەرەنە، ینی ئەو مەسەرەن کۆچەر بیرکارێک ڕەنگە زیاتر خزمەت بەر قەزیێنێتەوەی کورد بکات لە ئاستی نێودەوڵەتیە کاتێکە خەڵاتێکی نێودەوڵەتی وەرەگرێت تاوەکو کە سیاسیەکە لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەسە سیاسیەکان ڕەنگە وەزیرێک لێرە هەبێت کە لە دەرەوە نەناسرێ، بەڵام ئەو کەسایەتیانەی کە لە کایە کولتوریەکانە کارەکەن یاخود میسیەک و ئەوانەیە کە ئەو براندانەی کە هەن لە دنیاە براندی کەسین زیاتر بتوان خزمەت بەو شوێنە. زۆر سپاس کاکسۆران نەقشبەندی توێژەر کە سپاس دەکەم لە دامەزراوەی ڤیژنەوە لە سلێمانی و لەگەڵم. زۆر سپاس بە جەنابی شت.